ماوەی نزیکەی مانگێکە دەرگای ئەم قوتابخانە هاوشێوەی قوتابخانەکانی تری شاری سلێمانی داخراوە و بایکۆت لە پارێزگای سلێمانی بەردەوامە. ئەمە لە کاتێکدا لە ئێستادا گەرمەی پرۆسەی خوێندنە لە هەرێمی کوردستان و دەرگای قوتابخانەکانیش بەڕووی خوێندکاراندا داخراون. ئاخۆ کەی دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە و وەرزی نوێی خوێندن دەست پێکاتەوە. لە سلێمانی بایکۆت بەردەوامە. دەرگای قوتابخانە و نەخۆشخانە و دادگا و فەرمانگە حکومەکان داخراوە. لێرە هەموو ڕۆژێک بۆ فەرمانبەران بووە بە پشوویەک تا ئێستا کەس نازانێت کەی کۆتایی دێت و تا کەی بەردەوام دەبێت و ماوەی چەند ڕۆژی تر دەخایانێت. بەڵام لەگەڵەوەشدا وەک هاوڵاتیان دەڵێن زەرەربەندی ڕاستەقینە هاوڵاتیان خۆیانن. هیچ نییە، نە دختەر هەیە و نە مامۆستا هەیە دەوامەکە نە هیچ شتێک. کێ زەرەرەکە؟ وڵا ئەی کار خۆمان زەرەرەکەن کێ زەرەکە؟ ژیان وەستاوە لە سلێمانی و لە دێگەڵە بەم لا وەستاوە. ئەو لەوێ حکومەتێکی دروست کردووەمانی لێرە حکومەتێکیان دروست کردووە. معناوە هەر وەک دوو دیارەکەی جاران وایە. بەهۆی بایکۆتی دەوامی فەرمیەوە لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە سەرەڕای قەیرانی دارایی و سیاسی هەرێم ژیانی هاوڵاتیان لەم پارێزگایە قورستر بووە. بە جۆرێک پامەڵی هیچ هاوڵاتیەک لە فەرمانگە حکومەکاندا بەڕێوە ناچێت. تەنانەت فەرمانگە خزمەتگوزارەکانیش دەرگاکانیان داخراوە. نەخۆشخانەکانیش لە سلێمانی دەرگاکانیان داخراون. پزیشکەکان هاوشێوەی مامۆستاکان ڕۆشتونەتەوە بۆ ماڵ و نەخۆشخانەکان نییە. بۆیە هەر نەخۆشێک ڕوو لێرە بکات دوای چەند خولەقێک لەم ناوە وەستێت و ئەویش بە نەخۆشیەوە دەڕواتەوە بۆ ماڵ. ئەمانە وێنەی چەند هاوڵاتیەکی نەخۆشن، بەڵام لەبری ئەوەی پزیشک ببینن تەنها پاسەوانی نەخۆشخانەکە دایان بینێت و لەو دی و دەرگای نەخۆشخانەکەەوە وەڵامی پرسیاری نەخۆشەکان دەداتەوە. هەموو وەڵامەکانیشەوەیە کە دەوام نییە و بایکۆتە. ئەم قسانە هەموو چارەسەرێکن بۆ ئەم نەخۆشانە. ئەوە خۆمانین کە بووینەتە قوربانی شکستی بەڕێوەبردننی حکوومەت و دەسەڵات. ئێمە ئەگەر زەرێک هەبێ ئێمە زەرمەندین، ئێمەی مامۆسایان کە ئێمە لەگەڵ قوتابێ و خوێندکارەکانمانە لە بەرەیەکین. جیاواز لە بایکۆتی پزیشک و مامۆستا و فەرمانبەران لە فەرمانگە حکومەکاندا لە سلێمانی دەرگای دادگاکانیش ماوەی نزیکەی مانگێکە داخراون. هەموو ئەوانەی لە زیندانن سەرڕای تەواوبوونی سزاکەیان هێشتا لە گرتوخانەکاندا ماونەتەوە و هەموو ئەوانێشی هاوسەرگیریان کردووە و بەنیازی پێکێنانی ژیانێکی نوێن ژیانیان ڕاوەستاوە و چاوەڕوانی کردنەوەی دەرگای دادگاکانن. ئەوەی کە سەیر و سەمەرەیە لێرە ڕۆیە ئەوەیە کە گرنگترین دەسەڵات کە ئێمە ئەبێ شانازی پێوە بکەین دەرگا داخەوەسێتەوە بۆ ماڵەوە بەبێەوەی دەسەڵاتەکانی تر بە هیچ شێوەیەک باکیانە بێ بۆی کە ئەم سوڵتەی خەزاییە کە بڕبڕی ژیانی خەڵکەوە ڕۆژانە نیزام و سیستەم لەسەر ئەو وەستاوە گوێ نایاتێ. خوێندکاران و مامۆستایانی زانکۆش ڕۆشتونەتەوە بۆ ماڵ و دەرگای خوێندنیان داخستووە. لە هەر کەسمان دەپرسی کێ باجەکەی دەدات لە وەڵامدا پێیان دەوتین هەر هاوڵاتیان خۆیانن، چونکە هەر هاوڵاتیانن بە پلەیەک پێویستیان بە قوتابخانە و نەخۆشخانە و فەرمانگە حکومەکان و دادگاکان هەیە. بابانە نۆرێ ماوەڕتی سلێمانی.